ئینسان بە بۆنەی ئینسان بوون و جیاوازێکێتێکی حیوانە هیچ حیوانێک بیر لە دوێکە ناکاتەوە تا خەفەتباری حیوانمان نەدیە خەمۆکی بوورێ و بیۆن بۆ دوکتر بێژنە خەمۆکیەکەی لاوە خەمۆکیینی بیر لە دوێکە کردنەوەس چیت لە دەستا چیت نەکرد ئای داخەکەم خۆزگایە دوێکەوەیە ملەتێکی چە هەر خۆزگە لە دوێکەوە خوازێ ملەتێکی بەرەو دواس ئینسان ئەشێ بەرەو ئایەندە بڕوە بێژە کەی داهاتوو بێت کەی 4 ساڵی تر بێ کوڕەکەم گەورە بێ دەسم برێ کەی 5 ساڵی تر بێ باخەکەم بەربورێ و میوەکەی بخۆم ئەیزانین 5 ساڵی تر بێ 5 ساڵ لە تەمەنمان لاچووەها بەڵام ئەگەر تۆ تەمەن و بۆ شتێکی بەرز خەرج کردوێ ئەو تەمەنە بە نرخە عومەر بنی عەبدولعەزیز هێژێ ئینسانێک شتێک بەدەست بێرێ لە خۆی بچووکتر وێ لە خۆی باییەوی ئەگەر شتەکە لە خۆی گەورەتر وێ متەوازعەوی وەکو پوش و بەرد هەردکیان بخە سەری دەریا پوش وەبانی کەفاوی دەریاکەوە تێو لە پاڵ بەحرانە بە چڵکاوێکەوە پاڵەگرێ وا ئازانێ دەریاهینی ئەوە چون لە خۆی بایی بۆ کەوتۆ سەر دەریا بەڵام ڕێخ ئەچواتە بنی دەریا و ئەگەر چووە سەدەفێکەوێتە مرواری دەکەشێ بڕۆیتە ژێر غەواسی ماهر بچوارە و ژێری ئاوا دەری بێرێ بیفرۆشی ئێمە گەر تەمەنیشمان دوابێنین ئەگەر وەکو بەرد لە بەحرا چووینە خوار و بووینە مرواریت بە پیریش بایەخمانە ئایستا چەندێ لە پیرەکانمان ئێمە فەخریان پێوەکەین شاعیرەکانمان گەورەکانمان پێشەواکانمان نەماون بەڵام ماون چەندێکیش هەر ئیسا هەن وەکو پوشەکە ئێژن ئەرێ خوا کەی لە کۆڵمانەون باش ژیان ناکەن ئینسان لە عومریا بە بەهاکان بە باوەڕەکانی بە هەوڵەکانی قۆناغەکان تێپەڕێنێ و ئەچوات بەرەو پێش یا خۆی بە نرخەکە یا خۆی بێ نرخەکە لە پێشۆ تێت نە نرخی هەو نە بێ نرخە بەڵام ئستعدادی بە نرخبوونی زۆرترە لە بێ نرخبوونی چون هێمە وەختێ تێنە دنیا هیچ کامان درۆمان نەکرد درۆ ئینسان بێ نرخەکە ڕاستیشمان نەکردەوە وەلێ لەسەرەوە چون ڕاستمان نەکردێ بێ نرخ نین لەسەر درۆکردن بێ نرخەوین لەسەر بێ ئەخلاقیکردن ئینسانێک تێتە دنیا وەکو لیباسێکی خاوێنێ نە درۆی کردێ نە تەقەلوبی کردێ نە فێڵی کردێ نە خاکی فرۆشتێ نە بێوەفایی بە دۆست و بەرادەری کردێ لەگەڵ گەورەبوونا ئەگەر پەروەردە کریا ئەمانەی نەکرد گەورەتر ئەبێ لە خۆی و ئەگەر پەروەردە نەکریا ڕۆژ بە ڕۆژ لە خۆی چی بچووکترەوێتەوە لە زانایەکە پرسن ێژن ئەوە چۆنە بۆ دزینی مامرێک دەستێکە وڕن دەستێک گرانە یا مامرێک مریشکێک ئێژە دەست لە مریشک گرانترە وەلێ دەستی ئاوامی دەستپاک دەستێکە ناپاک بوو حەقی خۆیە بیبڕیتە بە مریشکیش تەجاوز و خەیانەت نەکە ئەوەیە بە بەرەو پێشچوون هێمە خۆمانە بێ بە قیمەت بکەین هەر ئینسانێک بەرەو پێشە چوات خۆ هەمووی وەکو ئێمە نییە کوردمانە تورکمانە فارسمانە عەرەبمانە بەلوچمانە لوڕمانە لەم وڵاتیشە بچتە دەر ئینگلیسیمانە فەنلاندیمانە ئیسپانیاییمان هەوە زۆری تر باوەڕەکانیان خۆ وەکو ئێمە نییە خۆ گشتی موسڵمان نییە خۆ گشتی چی یەهودی نییە